ئێرە باشووری کوردستانە. باشووری کوردستان لە 5 پارێزگا پێکدێت: کەرکووک، سلێمانی، هەڵەبجە، دهۆک لەگەڵ هەولێری پایتەختی کوردستان. زیاتر لە 4 نەتەوە وەکو برا بەیەکەوە دەژین. هەروەها وڵاتێکی فرائینە و پێکەوە ژیانێکی برایانە لەو هەرێمەدا بەدی دەکرێت. پارێزگای هەولێر کە پایتەختی هەرێمی کوردستانە بە یەکێک لە کۆنترین شوێنەکانی ژیانی مرۆڤدا دەمرێت. قەڵای هەولێر بایەخێکی تایبەتی هەیە چونکە 8,000 ساڵە ژیانی تێدا بەردەوامە. بەم شێوەیە هەولێر دەبێتە کۆنترین شاری جیهان کە تاوەکو ئێستا ژیانی تێدا بەردەوامە. لە هەولێر دەیان پرۆژەی گەشتیاری و پارک و بازاڕی هاوچەرخ کراونەتەوە. چەندین هۆتێل و مارکێتی براندی جیهانی لە هەولێر کراونەتەوە کە شوێنی حوانەوەی سەدان هەزار گەشتیارن.
ساڵانە سەدان هەزار گەشتیار بەهۆی هەڵکەوتەی هاوینە هەوارەکان و ئاو هەوا سازگارەکەی ڕوو لە هەولێر دەکەن ئەوەی جارێک سەردانی شوێنە گەشتیارەکانی هەولێری کردبێت بەبێ دوودڵی ساڵی داهاتووش بۆی گەڕاوەتەوە. سەبارەت بە ئاماری گەشتیاری هەرێمی کوردستان لە ساڵی 2007 ژمارەی گەشتیارانی هاتوو بۆ هەرێمی کوردستان نزیکەی 377,000 گەشتیار بوو، بەڵام خۆشبەختانە لە ساڵی 2013 ئەم ژمارەی گەشتیارانە گەیشتە نزیکەی 3 ملیۆن گەشتیار، واتە ژمارەیەکی زۆر پێشکەوتنیەکی زۆر لە بواری گەشتیاری لە هەرێمی کوردستان ڕوویداوە. بە تایبەت بە بواری ئاماری گەشتیاری ئێمە چۆن دەژمێرین ئەو گەشتیارانە بەپێی میساقی هاوبەش لە نێوان نەتەوەی گرتووەکان و ڕێکخراوی گەشت و گوزاری جیهانی لە لاپەڕە 19 کە تێدا زۆر بەڕوونی باسی ئەوانەی کە دەکا کە کێ بە گەشتیار دەژمێرێ زۆر بەڕوون و ئاشکرەیە کە دەڵێ ئەوانەی لە بۆ کاتی تەرفیه وزيارة الأصدقاء والأقارب العمل التجاري والمهني العلاج الصحي الدين والحاج وفئات أخرى ما بس فئات أخرى ئەوەیە کە ئەوانەی لە بۆ کاتی بوون و لە بۆ هەر چالاکیەکی ئابووری جۆرا و جۆر کە تێدا بۆ شێوازە کە بەرهەمێکی ئابووری دەبێت لە بۆ ئەو جێگەیە کە ڕووی تێدەکەن و ئامارەکانشمان پشتڕاست کرایتەوە لەلایەن دەستەی ئاماری هەرێم لە ڕووپێوێکی تایبەت بە کە دەری دەکا ساڵانە و زۆر بە ڕوونی دیارە کە ئەو ژمارە گەشتیارانەی کە ئێمە ئەعلانمان کردووە پشتڕاست کرایتەوە لەلایەن موسسەیەکی تایبەت بە بواری ئامار لە هەرێمی کوردستان. هەولێر خاوەنی فڕۆکەخانەیەکی نێودوڵەتیە کە لە ساڵی 2005 کراوەتەوە. فڕۆکەخانەی هەولێر دەتوانێت وێستگەیەکی ئاسانتر بێت لە فڕۆکەخانەکانی دیکەی ناوچەکە بۆ بە یەکتر بەستنەوەی ئەوروپا و ڕۆژهەڵاتی نێوەڕاست و شوێنەکانی دیکەی جیهان. لە نێو شاری هەولێر هێزەکانی ئاسایش و پۆلیسی هاتوچۆ ڕێگای ژیانێکی بەختەوەر بۆ هاونیشتیمانیان ساز دەکەن. لە پارێزگای هەولێر دەیان شوێنی گەشتیاری و هاوینە هەواری سروشتی هەن کە جێگای سەرنجی گەشتیارانن. ئەگەر دەتەوێت لە پلەی گەرمای 48 هەولێر بچیتە شوێنێک پلەی گەرمیەکەی 30 پلە بێت سەردانی ئەم هاوینە هەوارانە بکەن. لەوێ دیمەنە جوانەکانی تابگەی گەلی عەلیبەگ دەبینی کە تابگەکەی 800 مەتر لە ئاسی ڕووی دەریاوە بەرزە. لەوێ لە گەرمترین کاتی ساڵدا پلەی گەرمی لە 31 پلەی سەدی تێپەڕ ناکات. دوای گەلی عەلیبەگ سەردانی قەڵبەزە و ئاوە سازگارەکەی بێخاڵ بکە لە قەزای ڕواندوس. لەوێ دەتوانی خۆت و خێزانەکەت لە ژێر کەپرەکانی ئەو هاوینە هەوارە و بەرامبەر ئاوی تابکەکە گەشتێکی خۆش بەسەر. کاتێک دیمەنە جوانەکانی بێخاڵت بینی سەردانی شوێنە گەشتیاری جوانەکانی جوندیان بکە لە قەزای سۆران. لەوێ کافتریا و گازینۆ و چێشخانەی گەشتیاری هەیە کە لە لێواری ئاوە سازگارەکە دروستکراون.
دوای ئەوە بەرەو ناوچە کوێستانەکانی چۆمانگڕۆ لەوێ شوێنی گەشتیاری سەکران دەبین کە جوانی سروشتەکەی بێهۆش دەکات. سەکران ناوچەیەکی شاخاویە، لەسەر شاخەکان بەردەوام بەفر هەیە و لە دامێنی شاخەکانیش ناوچەیەکی تەخت و سەوزە و بەفراوی شاخەکانی تێدا دێتە خوارەوە. لە دەڤەری بارزان ناوچەیەکی شاخاوی فراوان هەیە کە بە خۆشترین ناوچەی باشووری کوردستان دادەنرێت. لەوێ ناوچەیەکی دارستانی چڕ دەبینرێت. چەندین ڕووباری سازگار بەم دەڤەردا دەڕۆن. جگەلەوەش چەندین جۆر ئاژەڵی کێوی لەو ناوچانەدا هەن و لەگەڵ مرۆڤ دۆستێکی نزیکی یەکدین. دهۆک یەکێکە لە شارە سنووریەکانی باشووری کوردستان، ئەوێ بە یەکێک لە شارە گەشتیارەکانیش دادەنرێت. بەهۆی هەڵکەوتەی جوگرافیاکەی و بوونی دەیان شوێنی گەشتیاری و مێژوویی سروشتی لەو شارەدا. یەکێک لەو شارۆچکانەی باشووری کوردستان کە سەر بە پارێزگای دهۆکە ئامێدیە. شارۆچکەی ئامێدی شێوەیەکی بازنەیی هەیە و لە شێوەی قەڵایەک هەڵکەوتووە تاکە شارە لە باشووری کوردستان کە ناتوانرێ ڕووبەرەکەی فراوان بکرێت. چەندین شوێنەوار لەسەر و قەڵایە هەیە وەکو دەرگای کۆنی ئامێدی و منارە و قوبە و دەروازە زەردەشتیەکان. ئاکرێ بە یەکێک لە شارۆچکە بەنێوبانگەکانی باشووری کوردستان دادەنرێت. مێژووی دروستبوونی دەگەڕێتەوە بۆ ساڵی 580 پێشزایەن. نەورۆزی ئاکرێ لە باشووری کوردستان بەنێوبانگە. چەند ڕۆژێک بەر لە جەژنی نەورۆز ئامادەکاری بۆ ئەو جەژنە دەکرێت و لە ئێوارەی جەژندا کەرنەڤاڵەکانی نەورۆز بەڕێوە دەچن. لەو شەوەدا لە هەموو شوێنێکی ئاکرێ گڕی نەورۆز و یاری ئاگرینەکان دەبینرێت.
پارێزگای سلێمانی یەکێکە لە شارە جوانەکانی کوردستان و دەکەوێتە نێوان زنجیرەچیەکانی گۆیژە و گڵەزەردە. لە ساڵی 1970 زایێنی لەلایەن ئیبراهیم پاشای بابانەوە دروستکراوە. لە پارێزگای سلێمانی چەندین ناوچەی گەشتیاری هەن وەکو سەرچنار و سەرای سلێمانی، دەیان پارک و میوانخانە و ڕێستورانت و مۆزەخانە و بازاری نوێ و شاری یاری تێدایە. سلێمانی بە پایتەختی ڕۆشنبیری ناسراوە. سەرچنار بە یەکێک لە شوێنە گەشتیارەکانی باشووری کوردستان دادنرێت. بەهۆی هەڵقوڵانی ئاوی ژەرگرد و بەرزاییەکانی لە سەرچنار دەیان هۆتێل و ڕێستورانتی لەیە کە دەبنە شوێنێکی حەوانەوەی خۆش بۆ گەشتیاران. سەرچنار چەندین جار نۆژەن کراوەتەوە و بازار و سەیرانگەی مۆدرنی بۆ دروست کراوە. دوکان بە 70 کیلۆمەتر دەکەوێتە ڕۆژئاوای شاری سلێمانی. دەریاچەیەکی گەورەی لێ دروست کراوە. چەند میوانخانەی هاوچەرخ و کابینەی گەشتیاری جۆراوجۆری تێدا دروست کراوە. ساڵانە پرۆژەی نوێی لێ دروست دەکرێت و بووەتە شوێنێکی گەشتیاری گرنگ لە هەموو ناوچەکەدا. جگەلەوەش وێستگەیەکی گرنگی بەرامێنانی کارەبایە لە باشووری کوردستان. هەورامان ناوچەیەکی گەشتیاری شاخاوی سەرنجڕاکێشە، سەر بە پارێزگای هەڵەبجێ و دەکەوێتە سەر سنووری ڕۆژهەڵاتی کوردستان. هەورامان لە بواری فۆلکلۆری زۆر دەوڵەمەندە و خاوەنی مۆسیقا و جلوبەرگی تایبەتی خۆیانە. دانیشتوانی هەورامان بە شێوازی هەورامی قسە دەکەن.